هۆکاری سەردانەکەی بافڵ تاڵەبانی لە تیوارنیوزە و زانایەکی بواری بوومەلەرزەزانی 5 ڕۆژ لەمەوبەر هۆشداری لەسەر ڕوودانی بوومەلەرزەکەی مەغریبدا بوو. دا حاڵەتی پەتای کۆلێرا لە هەولێر تۆمار کراون. لا تیوارنیوزەوە سڵاوتان لەبێت. تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ شەممە 9 ئەیلول بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی با سەردانێکی ڕانەگەێنرا و گەیشتە ئێران. سەرچاوەیەکی نزیک لە بافڵ تاڵەبانی با تیوارنیوزی ڕاگەیاند. سەردانەکەی سەرۆکی یەکێتی بۆ تاران بۆ 2 تەوەری سەرەکیە. یەکەم پرسی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێم و شێوازی چەکداماڵینیان. دووەم پرسی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدایە. ئەم سەردانەی بافڵ تاڵەبانی دوای ئەوە هات کە چەندین پەرلەمانتاری عێراق ئاماژەیان بۆ ئەوە کرد کە بڕیاری ناردنی بوجەی هەرێم لە تارانە ناک لە بەغداد. زانایەکی بواری بوومەلەرزەزانی 5 ڕۆژ لەمەوبەر لە تۆڕی کۆمەڵایەتی سیاسی ئێکس بڵاوی کردەوە و گوتی کە بەم نزیکانە بوومەلەرزەیەکی بەهێز ڕوودەدات. ئەم زانایە هۆڵەندێک کە ناوی فرانکە با پشتبەسن بە نزیکبوونەوەی هەساری عەتارد و زوحەل لەگەڵ هەردوو هەساری موشتەری و ئۆرانۆز گوتی زەمین لەرزەیەک ڕوودەدات. دواتر هەندێک لە زانایان پرسیاریان ئاڕاستە کرد و وتیان پێشبینیەکان با ڕێککەوت هاتووەتە دی کەس ناتوانێت پێشبینی لەو جۆرە بکات. بەڵاوبوونەوەی ئەم هەواڵە لە کاتێکدایە دوێنێ بوومەلەرزەیەکی بەهێز بە گوڕی 6.8 پلەی ڕێختەر وڵاتی مەغریبی هەژاند و سەدان کەس گیانیان لەدەستا و هەزارانیش بریندار بوون و ئامارەکانیش لە بەرزبوونەوەدان. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند نەخۆشی کۆلێرا یەکەم جار نیە لە هەرێمی کوردستان و عێراق تۆمار دەکرێت. ناوچەکە بە گشتی ناسراوە بەبوونی بەکتریای کۆلێرا. کێشەکە و هۆکارەکانی زۆرن. هەروەها وتیشی ڕاستە حاڵەتەکانی کۆلێرا لە سلێمانی زۆرن. بەڵام لە هەولێر و گەرمیانیش حاڵەتی تووشبوون بە کۆلێرا هەیە. لە هەولێردا حاڵەتی پشتڕاستکراوی کۆلێرا تۆمار کراون. سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.